کاگەی چوونی باشی برا کاگەی وەڵای پێم خۆشە یەک دوو دەقە قسە و باس بکەن ئەگە کاتت هەبی. جنابت شو ابو عفو؟ من ناوم قادر نادرە. والله كان قادر الناس مريسته. سپاس دەکەم. کاگەی بابەتێک لە ستو باش گەورە بووە. پێمان خۆشە لە نزیکەوە قسە لەگەڵ بکەین. یعنی بۆ خۆشت باشترە بەوەی خوێنەر بزانیت یعنی ئەگە بە شاد من ئاگاداری هیچ نیم ئەمێ وەرێ لە خۆم شتێک زۆر ئاگاداری هیچ نیم بەڕاستی. ئەبەس لێدوانەکت داوە خۆ بە لێدوانەکە زیندووە وایە نا ڤیدیۆیە لەکوێ کە ئەتوو گۆدی مەسەلەن لەکوێ ڤیدیۆکە تام دەقەیە نەبینیوە ڤیدیۆکە ئەو ڤیدیۆیی کە بازەوە دەکەی ئەتو زۆر برایم تاتی ساست لە خۆت خۆشتر دەوێت. ئەو قسانەی تووە بەناوی تو بە ڤیدیۆی تو لقاء لەگەکرایە سەرسامی زۆر بە برایم تاتلی ساس بێگومان سەرسامم بە دەنگەوە ڕاستیە. ئەبەس کاک ئەیوب کەسایەتی لەکوێ و دەنگ لەکوێ برای عەزیز دوشتی زۆر جیاوازە. بەس لەگەڵ هەموو ئەوەی کەسایەتی دەنگ و کەسایەتی تێکەڵکێشی یەکە وایە نا یعنی والله برای کاک با پرسیارەکە تلفۆنی بۆ کردم گوتی برادەرێک تلفۆنت بۆ ئەکا وەڵام دەوام زانی جەنابەت ئەوی لە خزمەتم وەڵام. کاگەی پرسیارەکە باوا بکرێتن بۆی خوێنەریشەوە بێ تۆ سەرسامی بە ئیبراهیم تاتلی ساس لەوێ باز لەوە دەکەی بەس ئایا یەکێک ئەگەر ناپاچ نیشتیمانی بێ یەکێک ئەگەر مەسەلەن دژی گەلەکەی خۆی بێ و نەکە دژی گەلەکەی خۆی بێ ئەگە دامانە تورکیش بێ فاشست بێ ئایا دەکرێت ئینسان سەرسامی بێتن؟ سەرسامی دەنگیم سەرسامی توانایم کە دووبارە بوونەوەی نییە. سەرسامی کەسایەتی هەرگیز نەبووم بەر لەوەی قسەش لەسەر کورد بکە بەر لەوەی ئەم بابەتانەش بێنە پێشەوە من هەرگیز وەکو کەسایەتی وەکو زەوقی خۆی بۆ نمونە بۆ جلوبەرێک بۆ هەندێشت بۆ مامەڵەی لەگەڵ میوزیک ژەنەکان بۆ ئوسلوبەی قسە لەگەڵ عازفەکانە هەرگیز سەرسامینە بەس کە دێتە سەر دەنگ و زەنگی دەنگ و توانای تا مردن سەرسامی دەنگی ڕاستەکەیەوە هیچی تر. بەس کاک ئەیوب ئێوە بۆ خۆت باش دەزانی بەعسیەکان هیتلەر ڕەسام بوو سەدام ڕۆمان نووس بوو وانیا یعنی لە ناو هەموو سیستەمە فاشی ئەوەکان دەیانی وەکو برایم هەیە بەس کاتێک مرۆڤێک خائین دەرەچێت ئەبە و دەرەجە وەکو برایم کۆ دەتا بەسەر ئەخلاق دەکات خۆی بە پێ تورکە دیارەدا چ تورکە و با بیازانم عەرەبە شتە چی وایە بەڵام خەڵک مەسەلەن ئەگە کوردیش نەبێ ئەبە و دەرەجە لە دژی دەچێت لۆ ئەفرین لۆ داگیرکردنی ئەوە یعنی ئینسان چۆن دەکرێت ئێوە خەڵکەکی زۆر کاک ئەیوب خەڵک جێتان لێ ڕادەگرێ وایە نا چۆن دەکرێت بڵێ سەرسام هەتا بە دەنجیشی چکۆ جیلێکی گەنج فێر دەکەن کە هونەر ئەوە بێ هونەر ئایەدا دەبڕێتن لە مەسەلەی ئەخلاقی سیاسی کۆمەڵات. بەڵام من باسی زەنگی دەنگیت بۆ ئەەکەم لەگەڵ توانای تۆنەکانی لەگەڵ توانای سەرستەیجی لەگەڵ توانای پێشکەشکاری کە ئێجگارەوە هەروها من لە تەمەنی 14-15 ساڵی کە سترانم وتووە وەکو ئێجگار کاریگەریە بۆ لەسەرم یعنی هەر دۆرانی بێژە و کەسێک کاریگاریە بێ لەسەری لە سەرەتای قۆناغەکانی هونەری تر بگرێ یەکێک مامۆستا حەسەن زیرەکە یەکێک ماملێ یەکێک کاظم ساهرە مەسەلەن من ئێجگار سەرسامی دەنگی وەتوانای من مۆسیقیم من وەکو هونەرمەندێک من لە کەسێکی ئاسایی زیاتر لە دەنگ و لە تاقەی ئەو کابرایەتی ئەگەم بەڵام وەکو پێم وتی هەرگیز ڕۆژێ لە ڕۆژان سەرسامی مامەڵەی لەگەڵ موزیک ژەنەکان سەرسامی پەیوەندیەکانی خۆی سەرسامی بیرکردنەوەی لە ژیان و دوای بزنسکەوتن ئەوانە ئەسڵەن نەکەت سەرسامی نەبووم بەگرە بێزیشی لێکم
بەڵام من باسی دەنگیم کردو لێرە وەکو دەنگی بەس ئەڵێ خۆم خۆشتر دەیە ئەنی چۆن دەتوانی کاگەی بە ئەو ڕەخنەیە با ئێمەوە بە زمانێکی گۆڵ قسە لەگەیەک دەکەین وەنیا گفتوگۆیە کا تۆش لە وڵاتێکی مۆدێرن پەروەردە بووی ئێمە کوردین هەمومان من هەر کەسێک بەڵێ خۆش بێ هەر کەسێک شانازی بە کورتبوون کا خۆشمەوێت سپاس دەکەم وەڵا دەبی ئازادی خوازیش بی ئازادی خوازیش بی کاگەی حاڵی خۆشم بەڵێ نزیکە 2 ساڵ زیاتریشە بەس بەجلی کوردیش دەرەکەوم کەس بەقەر من کورتپەروەر و کوردۆست نییە من وەسفی دەنگی و کابرایم کردووە هەتاوەکو ئەم برم دەنگی تێکەڵ بە خەونەکانیشم بووە دەنگی تێکەڵ بە ڕۆحم بووە بەڵام کەسایەتی بەر لەوەی لەسەر ئەفرینیش قسە بکە لای من کەسایەتیەک بۆ کە هەرگیز سەرسامی نەبوو ئەو ڕاستەکەی بەس کاک تو دەڵێ لە خۆم خۆشتر دەوێت یعنی ئەزانیت یا ئەوەکوێ مەسەن کۆمەڵێک ملەحن و هونەرمەندی مەبەستم خودی مەرز نییە مەبەستم خودی شخصەکە برێت بەڵێ مەبەستم دەنگێتی مەبەستم تاقەی دەنگیەکەیەتی مەبەستم دەنگی براهیمم لە دەنگی خۆم زۆر بەلا خۆشترەوە زۆریش بەتواناترەوە ڕاستیە ئەوها نەکو بڵێن بە قوربانی بم فیشکی پیانە خۆم بە مەخەتبەری لەبەر خاتری ئەو خۆم بکوشت من ئەوم نەوتۆ برام بەس کاک ئەزانم بەس کاک ئەیوب ئێمە هەمومان لە ئەوروپای ئەوە بوونیانی بەستا هەموو ئەو وا تەرجمە دەکرێت کە تو سەرسامی بە برایم تاتلیساس بەڵام سەرسامبوون ئەچە دەبینی یاسن یاڵماز گۆنای خەڵک لۆ سەرسامیتی ئەحمەد قایە بۆ خەڵک سەرسامیتی وەنیا لەبەر ئەوەی هەردوو تشتی تێکەڵکێشیەک بووە بەس کاک ئەو بەڵام نمونە ممثلێکی هۆلیوود فیلمێکی بەڵێ کێژی لێ وەرەگری ئاکتێکەکات ئەڵێ ژیانی ئەڵێ بەڵێ کاگەیو خۆیدا ئالوودەی مادی بەرە نادام بەس بەڕێکا کە هەرگیز تۆ ناتوانێت لەبەر ئەو بابەتێکی ترەکە دێتە سەر هونەر دنیایەکی ترە من لە دنیا هونەریەکەم باسی و کارەکەم بەس کاتەکەش بێگومان ڕۆژێک دێت تێ بگەن ئەزانم خنەکان ئاوا کلاسیک بێ ئاوا ینی بە تەسکی ببینی شتەکان نانە زۆر بە هیچ باسی خۆیم نەکردووە بە هیچ شێوەیە بەس کاکەوە بەر لەوەی بچم دەزانین ئێمە دەمانێت بگەینە یەک ئەوە من لە تو تێدەگەم ئێستا من سەیری گۆرانی بێژێک دەکەم من نازانم شخصێتی چۆنە وەنیا بەڕاستی بەڵام کاتێک بەس ئینگلیزی ئەگری جاروا کەلیمە کەش تێ ناگەی ئەحساست ئاەتێ لەوانەیە لە ئەسڵا و کەسێک لێکە کارکتەرەکەی ئێجگەر ناشرینی ئەو لەو لەحزەیە تۆ لە جیهانێکی ترای تۆ لە جیهانی هونەرای لە جیهانی واقعەکە و مامەڵەکردن لەگەڵ شەخصەکە نیت بەس کاتێک دەزانین بە نمونە کاک نوقتەکەی مە لێرەدایە کاتێک ئەزانی هونەرمەندێک پرۆژەیەکی زۆر ئینسانی جوان دەکات دوسێ مەرتەبە لات گەورەتر دەبێت وایانە بەڵام ئەگێگە دەبینی لەبەر ئێستامان لە هەشتاکان خۆ توش ئەو جیلە بووی دەزانی یەکێک زۆر بەتوانایە داهێنەرە بەڵام کاتێک دەبۆ بەعسی جرکێکی ژێ شەعبی لەبەر دەکرد هەموو داهێنانەکەی هەموو قەڵەمەکەی وایە نەخودەیان نووسەر و ئەوەی بەتوانای کورتە بوون یعنی دەکەتە بەرەی ئەوە قەزمان لەوە قسەکە جوانە قسەکە سەرسەرم بەڵام نامێ هەرگیز لەگەڵ احساسی خۆم درۆکەم من حەزم بە دەنگێتی حەزم بە هونەرەکەیەتی حەزم بە کەسایەتەکەی نییە بۆ لە بەردەم کامێرا درۆ بکەم و لەو لاشۆ شەو ڕۆژوێ لێ بگرم برای عەزیز من تا ڕۆژێش من ناوگەڵ ڕاشکا و ڕازگۆ قسەکەم لەسەرم ئەکەوێ ناکەوێ ئەو کێشەی من نییە سوپاسی جەنابیشتە من میوانم هەیە بەڕاستی ئێستا بەس یەک سیاری کاکەی بۆ هاتگوتان بابەتێکی وا گەورە کراوەتە تەلەفۆن بۆ ئەکەندوار بەرەوت بەسەر چاو من نەمزانی جەنابتی من خۆشحاڵیش بووم گوێم لێت بوو بەس کاگەی فەرقین چییە یعنی ئێڵە دەبێت لە کەناڵێکی بەناو بانک بێت یعنی کاتت نەگرم بەس یەک شت کاک ئەوێ ڕاد چییە لەسەر ئەوەی لە ئەفرین کردیان ئەوەی نەفی لە ئەوەی کوردبوونی خۆی دەکاتن یعنی ئێستا شتێکی ئەوەندە قێزەونە هەر گوناح ڕائیشم لەسەری هەبێ ئەو شتە و بابەت یعنی پێت ناپاچی نییە نەکە قێزەوە شتێکی ناپاچی جدا قێزەوە لەسەر دەکرێت هونەرمەندێکی کورت شتێکی قێزەوە بکە بەس ئەوەی برایم دەیکە ناپاچی نیشتیمانی نییە ینی قەزمان لەوەی جیلی گەنج فێر بکراوی برایم دەیکە ناپاچیە من ئاگاداری ڕاستی مۆزوعەکانی بۆچی وای کرد بۆچی لە میلەتی خۆی هەڵگەڕایەوە بۆ ئەکا دافعەکان چین سەبەبەکان چی من حەز ناکەم بچمە ئەو بوو ئەو بەس پاساوی بۆ نینەوە
بله أنا بس ما لا بحر هو كارك البيتي أو قبولني إلا لا منو رفض نكحر يعني نازم شند بوب شون وصفكم كشند 20 إلا لا من أوش تعبان يك دوام بسيار كاك أيوب بسياري من كوتا دنجي من حتى عمر من درويش خليفة دنجي إبراهيم وزور شتيل شيربوم وأوتون وشينا تون بلزاني كم من تواني مرة هناني دنج لسدنجي أو كم من يجاك دوتو من الزور قراني بيش لقل إحساسي يقوم دروناكم حتى أشما بردم خدا بله بار على منام زياتر أو بكم بس نخي بضلني وتوش مو رفض الله من موقفي السياسي وكاركتر خودي كاركتري بيومتي من برلوي بس نك رفضة خائنة كساعتي كيم بضل نبو برام حرج قال موضوع السياسة من موسيقى كان ضمن ألان تعامل لقل برايم ناخوش احترام ما ناقريجني وما ذاكاتي خوي وستم تشم بولا حسب كان كان تشمار أبي ما تشوف بولا 2006 بله تدقي من دمك بقول ما هم رأيته ما بس كاغا يبيك بسياري كوتاي نا دلنيا با يك دو دقيقة كاغا يب مرة خنتان دي بقرين اساتولا بريطانيا من نا دوانشتا داولي بردن دقام دوانشتا بس كاغا بو ايوي هنر من لرجانتان تيكل بموقفي آزادي سياسي داكوشي يعني ناس سجاد الرجل لك او خلقي لو خوب شاندانك تيرو سياسي بس يقدر بله أنا بسألك تيجشت بقولاني كم أشم بري عزيز بهونر كم أشم سقولاني كدجنا عدالة هزار قولاني قلتو كردم زمان كردية من خلق كردستان فلك حتى كي لسر أنفال كان يوي خز مكسي من أنفال لسر هلبجا لسر روج لسر قاضي محمد ولا سر اجتماعي هيك أنا أوهيت سيسك أزانم كاغايب قصدي ما أبز أو بالسيارة كوتاي ببورة آخر باب أو بي لدجي دا صلاتي كردي دالي نك لما هو مسألة اجتماعي يعني أوهم سيدو صالنا عدالتي دا صلاة وين نكرت قرانيا كتبي وين نكرت بو كاك أي بو لبروي من سياسة مداري برا كورا كاك أيوب بخود لو بريطاني سياسة مدار بو ما يخوم هلا بجار برلمان برا نا بس كاك أيوب أزاني يا بخود لو بريطانيا باشا بس تهرب على بسيارة ها والله من كرد أزانم تهرب لو بسيارة سوري مقابلة أكيد تغين نو كومنت تنجر برسال كراوة زور جارلي أو برسال من مكة زور جارلي نو كومنت زور جارلي شهر زي لبوار نبي قصنا كي آخر أول شهر زاينية أو واجبة لهمش يعني كونرمند وأديب ونسركان لبيشو درون كاك أيوب كتي مهر نقطان لي والنايا باشا كاك أيوب ببورة دايتاي من زور سباس كاتم قرتي